بەناوی خی بەخشندەی مهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکە و لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنمەی باس و خواز بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان دوێنێ 24 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان. ئەم ڕێکخراوە 24 ساڵ لەمەوبەر و لە ساڵی 1994 دامەزراوە ئامانجی ڕێکخراوەکە خزمەتکردنە بە چین و توێژی خاوەن پێداویستە تایبەتەکان بە تایبەت نابینان لە هەرێمی کوردستان. دیارە ئامانج و مەهامی دروستکردنی هەر ڕێکخراوێک بۆ هەر مەبەستێک کۆمەڵێک ئامانجی هەیە و کۆمەڵێک میکانزمیان هەیە. دوێنێ کە 24 ساڵ تێپەڕیەوە بە سەرەمیادەدا ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک چالاکی ئەنجامداوە لەم ساڵیادەدا بە میوانداری بەڕێز هاوبەش نوعمان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان. قسە دەکەین لەسەر ڕەوشی نابینان لە هەرێمی کوردستان، کێشە و گیر و گرفتەکانیان و ئامانجەکانی ڕێکخراوەکان کە لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا چیان ئەنجامداوە و کار و پرۆژە و پلانەکانیان چین بۆ ئایندەوە ئێستا حکومەت و وەلایانی پەیوەندیدار بە ئەوانەوە تا چەند لە هەوڵی ئەوەدان کە کێشە و گیر و گرفتەکانی ئەوان چارەسەر بکەن. کاک هاوبەش سڵاوتان لەبێت و سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان بەخێربێن. سڵاو لە بەڕێز، سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵەکەتان، ممنونین هەردەم هاوکارن پشتیوان بە سەرمانە. زۆر سپاس. کاک هاوبەش، ئامانجی دروستکردنی ڕێکخراوی نابینانی کوردستان چی بووە لە ساڵی 94 کە دامەزراوە تا چەند هەتاوەکو ئەم ساتی کە من و تۆ قسەی تێدا دەکەین ئەو ئامانجانی کە بۆی دامەزراوە پێکاوێتی؟ سپاس. سەرەتا پیرۆزبایی 24 ساڵەی دامەزراندنی یەکێتی نابینایانی کوردستان لە سەرجەم نابینایانی کوردستان و نابینایانە ئەەکەم کە ڕویان کردووەتە ڕێکخراوەکەمان و سوودمەند بوون بە جۆرێک لە جۆرەکان لەم ڕێکخراوە. 24 ساڵ لەمەوبەر لە حەڤەی حەوتی 94 لە سەردەستی کۆمەڵێک کەسی دڵسۆز و پشتیوان ئەو کات بیر کراوەتەوە کە ڕێکخراوێک دروست بکرێت تایبەت بە نابینایان و بۆ نابینایان بێت. ئامانج لە دروستکردنی ئەم ڕێکخراوە دروستکردنی چەترێک بۆ کۆکردنەوەی و نابینایانە لە ژێر چەترێکە. کاتە پێشتر ئەوان چەترێکی وەکو ڕێکخراوێکێتی نابینانی کوردستان نەبوو بۆ ئەوەی کە بەیەکتریان ئاشنا بکاتووە گرنگی بە توانەکانی ئەوان بدات؟ نەبووە، بەس ئەوەی کە هەبووە مزگەوتی گەورە بووە. مزگەوتی گەورەش خۆمان باش زانین لە سەدەکانی پێشووەوە لە ژێر دەسەڵات و ئەوەی کاکەحمەی شێخ ڕەحمەتی خوای لێبێ و کات کە هاوکار بۆ نابینایانی لە مزگەوتی گەورە کۆکردووەتەوە و پشتیوانی لێکردوون و ئەوە حوجرەی بۆ کردوونەتەوە هەر لەوێ بۆ لە خانەقا و تەکیەکانە بووە، یعنی زیاتر لە مزگەوتەکانە بووە. بەڵام لە پاش ئەوەی و نابینایانەی کە بیریان لێکردەوە ڕێکخراوێک دروست بکەن، ڕێکخراوێک دروست کرا. ئەم ڕێکخراوە بە ئامانجی پشتیوانیکردن لەو نابینایانە دروست کرا، بە ئامانجی ئەوە دروست کرا کە نابینا تێکەڵ بە کۆمەلگا بکرێتەوە لە شوێنە گشتیەکان. نابینا بخرێتە بەر خوێندن و جارێکی تر بتوانێت پرۆسەی خوێندن بە سەرکەوتویی تەواو بکاو ژیانێکی مستەقر بۆ خۆی دروست بکە. نابینا جارێکی تر ئەوەی کە پێی ئەڵێن دەروەزەکردن و سوالکردن جارێکی تر نەچێتەوە بەر ئەو پرۆسەیە و واز لەوە بێنێ بێت لە حاڵەتێکی تر بە جۆرێکی تر تەعبیر لە ژیان گوزەرانی خۆی بکە بۆ ئەوەی بتوانێت داهاتی ڕۆژانە و پشتیوانی بۆ خۆی پیاکە. کەواتە کاک هاوبەش، دامەزراندنی ڕێکخراوەکە دەتوانین بڵین کە قۆناغێکی گرنگ بووە بۆ ئەوەی کە جۆری بیرکردنەوەی نابینان لە دوای ئەوەی کە ڕێکخراوەکە دامەزراوە بگۆڕێت بۆ پێی کە پێشتر ئەوان وا هەستیان کرد بێت کە دەبێت بە توانەکانی خەڵک بە هاوکاریەکانی ئەوان ژیانی ڕۆژانەیان ببەنە سەر. بەڵام لە دوای دامەزراندنی ئەم ڕێکخراوە کار و چالاکی و هۆشیارکردنەوەیان وای کردووە کە ئەوان تا چەند لەسەر پێی خوان بوەستن بۆ بژێوی ژیانی خۆیان. طبعاً ئێمە لە وڵاتی ئێمە جێگەی داخە حکوومەت مساعد نییە لەگەڵمان بۆ توانا و تاقیە و نابینایانە بۆ ئیشکردن و بۆ گونجاندنیان لە شوێنە حکومی و دام و دەستگا تایبەتەکانیش. یعنی کارێکی وەهامان پێ نادرێت تا ئێستا کە بتوانینەوە بکەین کە ئەمەشمان پێ نادرێ و نابیناکان تا ڕادەیەک
ئەو ئیشا ئەو کارانەیان دەست نەکەوتووە وەک تریش هەندێک نابینامان هەن بەڵێ نابینامان هەن معیدە لە زانکۆی سلێمانی نابینامانەیە معیدە لە زانکۆی هەڵەبجەی شەید نابینامانەیە مامۆستای و لە مەکتەبەکان ئێمە لە ساڵانی پێشوو لە سەدەی پێشوو مامۆستایی بەتوانە و لێ هاتوومان زۆر بووە کە ئێستا خوێندکارانی بەردەسی ئەو مامۆستایی ئەو سەردەمەکە مامۆستا ئەحمەد سەعید بووە زۆربەیان دکتۆرن و زۆربەیان مامۆستایی بەرز و مامۆستایی گەورەنەویش کە مامۆستایەکی هاتووی عەرەبی بووە مامۆستا ئەحمەد سەعید کە ئێستا تەمەنی 93 ساڵ تەمەنیەتی خی گەورە بێوی کە موفقیکە ئینشەڵڵا. زۆر باشە کاکەوە باش دواتر دێنێ سەر قسەکردن لەسەر توانای نابینان بۆ پێی کە ئێستاش ساڵانە لە کاتی خوێندن و ئەنجامی وەرگرتنەوەی ئەنجامەکاندا دەبینین کە قوتابیان بە تایبەت لە سین و توێژی نابینان نمرەی بەرز دێن و زۆر جار خەڵات دەکرێن. بەڵام من دەمەوێت هە لەسەر ڕێکخراوەکە جارێ قسە بکەم هەموو ڕێکخراوێک کە دادەمەزرێت کۆمەڵێک ئامانجی دیاری کردووە و کۆمەڵێک میکانیزمی گرتووەتە بەر بۆ بەدیهێنانی ئامانجەکان دەتوانین بڵین لە ماوەی 24 ساڵی ڕابردووی ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان گرنگترین ئەو ئامانجانە چی بوون کە ئیشی لەسەرکردن و تا چەند ئامانجەکانتان پێکاون؟ گرنگترین ئەو ئامانجانەی کە یەکێتی نابینایانی کوردستان هەوڵی بۆ داوە کردنەوەی پەیمانگایەکی تایبەت بە نابینایانەویش کە پەیمانگای ڕووناکیەکە لە ساڵانی نەوەکان بوو پێم وابێ یا 2002 بووە پشتیوانی لێکراوە لەلایەن یەکێتی نابینایان ئەو سەردەم دەستەی باڵای ئەو سەردەم ئەم پەیمانگایە دروست بووە یەکێکی تر لەوانەکردنەوەی خوێندنگایەکی خێرا لە ناو یەکێتیەکەدا بۆ پشتیوانیکردن لەو نابینایانەی کە دوا کەوتون لە خوێندن کە جێگەی خۆشحاڵی زۆر بەیان گەیشتونەتە و ڕادەیە کە ئەوە خوێندن تەواوکن و ئەوانەشی کە خوێندنیان تەواو نەکردووە ئەکرێ بڵێم وشیارەکی ئەوەندە وشیاریانەیە کە ئێستا ئەتوانن ژیانی خۆیان لە ڕووی ئەقلەوە پێڕایی بکەن ئەتوانن ڕێگەی تاریکی خۆیان لە ڕێگەی ئەقلەوە ڕووناک بکەن ئەتوانن ژیانی خۆیان ڕوونکەنەوە بۆ کەسانێک کە تاریک لە ئەمان ئەڕوانێ کە لە ئەمان ئەڕوانێ بە پەککەوتە کە لە ئەمان ئەڕوانێ بە نەتوانە ئەتوانێ ئەم بۆیان ڕوون بکاتەوە بۆیە من ئەڵێم دروستبوونی ڕێکخراوی یەکێتی نابینایان گرنگیەکی زۆر باشیە بوو بۆ نابینایان یەکێکی تر لەو گرنگیانەی کە ئەم ڕێکخراوە هەیبوو بێ بۆیان ئەوە بووە پشتیوانی کردووە لە داواکانیان لە ویستەکانیان لە خواستەکانیانەوە بۆ لە ساڵانی پێشوو حکوومەت ئەو کات دوو ئیدارە بووە کاری کردووە لە حکوومەت و زەختێکی باشی لەسەر کردوون توانیویانە ئەرز بۆ چەند نابینایەکی زۆر دابین بکەن و توانیویانە لە ڕێگەی حکوومەتەوە ئەو ڕێکخراوەی کە ئێستا هەیە لەسەر مەساحەی 3009 مەتر دروست بکرێ بە توانە و تاقێ و نابینایانە بووە کە لەوێ ئەندامن کەواتە ئەمانە کاک هاوبەش هەمویان دەستکەوتە گرنگەکانی ماوەی ساڵانی ڕابردووی دروستبوونی یەکێتەکەی ئێوەنە لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان وەکو ئێستا نەبووە بەم قەیرانە دارایی کە دەوترێت پێیدا خەریکە تێپەڕ دەبێت هاوکاریەکانی حکوومەت تا چەند بووەتە هۆی ئەوەی کە ئێوە زیاتر لەسەر پێی خۆتان بۆسن وەکو ڕێکخراوە لە ئێستادا هیچ گیر و گرفتێکتان بۆ دروست نەبوو بەهۆی ئەم قەیرانەوە؟ ئێمە طبعاً گیر و گرفت لە هەرێمی کوردستان عام دروست بووە بەڵام گیر و گرفتەکە لەسەر نابینایان چەند جار بووەتەوە چکۆم نابینایان ئەوترێ خاوەن پێداویستی تایبەت طبیعی ئەم خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە پێداویستی تایبەتە کە ئەبوو حکوومەت هاوکار بێ پشتیوان بێ بۆ ئەو دابینکردنی و پێداویستیانە بەڵام نەکا نەهات دابینی بکە بەڵام لێشی بڕین بۆ نمونە موچەکەی کەمکردنەوە لە 100,000ەوە بۆ 60,000 لە 150,000ەوە بۆ 90,000 لەم تعدیلەی دوایەتر کە دەستکاری کرا کە طبیعی ئەوەش جێگەی طموحی ئەمە هەر نییە چکم قەرار بوو لە 400,000 کەمتر دەستکاری موچە نەکرێ بەڵام جێگەی داخی ئەمە 150یان هەبووە و نابینایانەی کە هیچ موچەیەکیان نییە کرابوو بنەوە 30,000یان بۆ خراکرایە 120,000 بۆیە من لێرەوە یڵم نازانم مەبێت چ کەسێک هەبێ 120,000 دینار
مایس مانگێکی بێ هەر جگەرە خۆرێ بدەر لە جلوبەرگ و نان خواردن و ئەوەی بەس بەشی پاکەتی جگەرەکەی ناکاو 120 سارە لە مایەکە هەر مرۆڤێکی ئاسایی پاکەت بخوا بەشی هینەی مانگێکی ناکات جگەری مانگێکی کاتە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان زۆر کەم تەرخەم بوون لە ئاستیەوەدا لە کاتێکدا دەبووە ئەوان ئەولەویەتیان بە ئێوەدا بە ئێوەیان وەکو لە پێشینەی کارەکانیان حساب کردبایە جگەلەوەی کە ئەولەوێتان بە ئێوە نەداوە بۆەوەی کە ئێوە بپارێزن لە شەپۆلی قەیرانە بەڵکو زەختی خستۆتە سەرێوەش بەڵێ بە تەکید خۆی من دوێنێ لە بەردەم کەناڵەکان چەندین کەناڵ وتم حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی هیچ نەبێت لە یادکردنەوەی ساڵیادی ڕێکخراوەکەمان ئەگەر وەک نایەت هاوکار بێ پشتیوان بێ بەڵام خۆ ئەیتوانی وەفدێک بنێرێ وەک ئەو کەسە ئاست نزمان وەک ئەو کەسە بە ڕێزانەی کە ڕوویان کردە ڕێکخراوەکەمان و بە چەپکێ گورد تەعبیریان لە خۆشەویستیان داوت کردبوون ئێمە لە ڕێگەی نووسنگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی جێگری حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی کاقوبات تاڵەبانی داوەتمان کردبوون بەڵام جێگەی داخە حکوومەت کەسی نەهات و جاران نوێنەرایەتی حکوومەتی هەرێم هەبوو لێرە لە سەردەمی کابینەکەی دکتۆر بەرهەمە بەڵام ئێستا ئینسان نازانێ ڕوولی چۆ بکە بۆ ئەوەی حکوومەتی لێرە داوت بکە ناشکرێ بچیتە هەولێر داوەتنامەیەک ببیت و بەڵام دواترەوانیش نەیە هۆکارەکەی بۆ دەژێڕنەوە ئێوە هۆکارەکەی بۆەوە گێڕینەوە حکوومەتە خەمساردە لە بەرامبەر چین و توێژەکانی لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە بەرامبەر خاوەن پێداویستە تایبەتەکان مێژوو پێمان ئەڵێ چکم لە پێشوش کاتێکە قەیرانی داراییەکە تۆ بووبوویەوە سەرجەم مامۆستایان و کارگوزار و دکتۆر و ئەوە چوو بوونە سەرجادە و مانیان گرت بوو ئەوانە ئێمە تاکە شوێنێک بووین خاوەن پێداویستە تایبەتەکان کە حکوومەت لێمان بێباک بوو بۆ ئەوەی کە مان ئەگرین چیەکەین چی ناکەین کەیفی خۆمانە حکوومەت ناتوانێت ئەو قەیرانە لەم قەیرانەدا موچەکەمان دەستکارینەکە کە جێگەی داخە لە پاش ئەو هەمومان گرتن و گرتبوونەوەمان لە بەردەم پەرلەمان و سەردانکردنمان بۆ ئەنجومەنی وەزیران و ینی یاداشت بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی جێگەی داخە لە کۆتاییدا دەرەنجامی ئەوە بوو موچەی خاوەن پێداویستە تایبەتەکان کەم کرایەوە لە ماوەکانی ڕابردوودا کاک هاوبەش بە تایبەت چین و توێژی نابینان بە هۆی ئەوەی کە بەشێکی گرنگی جەستان ئەوکو هاوڵاتیانی ئاسایی نییە جۆرێک لە نابوونیان پێوە دیار بووە ئێوەکو ڕێکخراوەکەتان چیتان کردووە بۆ هۆشیارکردنەوەی ئەوان بۆەوەی کەوان هەست بە نەقس نەکەن لە کۆمەڵگەدا بگرە زۆر جار ئەوان لە کەسێکی ئاسایی توانەکانیان زۆر زیاترە وەک دەوترێت کە لە بەرامبەرەوەی کە هەستی بینینیان لەلایەن خوا لێ سندراوەتەوە هەستی بیستن یاخود هەستەکانی دیکان زۆر بەهێزە لە کەسی ئاسایی بەهێزترە ئەمە تا چەند وایە بەو پێیکە بەڕێستان زۆر تیم بەرکەوتتان لەگەڵ ئەوان وە خۆشتان وەکو یەکێک لەوان ئەکرێ بڵێم جێگەی داخە لێرە و لەوێ ئێستا شەی بیسم لە ماڵەکانە هەیە نابینا ناهێڵن تێکەڵ بە خەڵک ببێ و ناهێڵن ئەو بەرکەوتن و تێکەڵبوونی هەبێ لەگەڵ خەڵک من بەش بە حاڵی خۆم ئەوەندەی لەو ڕێکخراوە کارەکەم وە ئەو دەستەی ئیدارەی پێشووی ئەم ڕێکخراوە لە 94 تا ئێستا تاکیدم بەو نەمەتەی من کاریان کردووە ئەوەی کە هەوڵ ئەدەم بۆ تێکەڵبوونەوەی و نابینایانەی لە ماڵەوەیە و بێتەوە ئێرە و لەناو نابیناکانە و بڕواتە شوێنە گشتیەکان هەوڵ نادەم بۆ حاڵەتێکی تر بۆ بەشێکی تر لە ژیانیان ئەوەندەی چکم گرنگترین شتەوێت و نابینایە فێر بکەی بێتەوە ناو هاوڕێکانی بێتە ناو خەڵک جێگەی خۆشحاڵیە منێڵە ئێستەیش خەڵک هەیە بە هەموو تەمەنی موالدیەوە لەو ڕۆژانەی پێشووی چکم لە لابوت موالد چەنەوتی 91 لە 91 لەدایک بووە چاوی نییە بەڵام جێگەی خۆشحاڵیەوە لە 2010 خۆی بە پێی خۆی ئەڵێ حەزەکەم زانیومەم ڕێکخراوە ئەکتیڤە زانیومەم ڕێکخراوە جێگەی منی تیابێتەوە خولی تیاکرێتەوە دەوراتی تیاوترێتەوە حەفلەی تیاکرێ بۆمان کۆبوونەوەکەین لێرە حەزەکەم بێم سەردانتانکەم بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی هەر نابینایەک کاری بەو ڕێکخراوە ئێمە هەبوو بێ
دانە نیشتوین لە بەرامبەری و دەستەوەسان وەستاوین لە بەردەم و کارمان بۆ بەپی زانێرەکان دوێنێ کە ساڵیادی دامەزراندنی کێتەکەی ئێوە بووە کۆمەڵک چالاکیتان ئەنجامداوە پێشتر باستان لە تواناکانی نابینەهان کرد کە زۆر جار تواناکانیان ساپارەوە تا لە سەروی کەسانی ئاسایی توانان پێبەخشراوە لە هەندێک ڕووی دیکەوە بە تایبەت لە ئاستی خوێندندا دوێنێ خەڵاتی شێتان کردووە وەک باز دەکرێت کە کۆمەڵە کەسانێک هەن نابینە لە هەرێمی کوردستان بەڵام توانای زیرەکیەکی زۆریان هەیە و ساڵانە لە ناوەندەکانی خوێندندا یەکەم دەبن سەبارەت بەمە چالاکەکانی دوێنێ ئێوە چی بوون؟ جێگەی خۆشحاڵیە لە ناو نابینایاندا توانا و تاقەیەکی لە بدەر لە حیاتیان هەیە چکم ئەم کوڕی کە ئێمە دوێنێ خەڵاتی ڕێزلێنان و سوپاسنامەمان پێبەخشی و میوانداریمان کرد لە مدیری ئەو مەکتەبەی کە ئەم تێیدا یەکەم بووە کوڕێک بوو بە ناوی لوقمان حسێن سابیر لە چەمچەماڵ لوقمان حسێن سابێر سەر ڕای نابینابوونی خۆی باوکی نییە سەر ڕای نابینابوونی خۆی خوشکێکی نابینایە سەر ڕای نابینابوونی خۆی و خوشکێکی دوو برایی ئیفلیجی مێشکن شەلەل دەماخن بەڵام ئەو بەم ناڕەحەتیە و من مەگەر منیش بزانم لەلایەنی دارایی وەزعی چۆن بووە وەزعی خراپ بووە بە هاوکاری خەڵک توانیوێتی توانای زیرەکی ئەو چەند سەرڕای ئەم ئاستەنگانە لە بەردەمی جێگەی خۆشحاڵیە 93.36 هێناوە لەسەر ئاستی چەمچەماڵی یەکەم بووە ئەوە جێگەی خۆشحاڵیە خۆزگە سەرۆکی حکوومەتی هەرێم خۆزگە وەزیری پەروەردە بایەخێکی بەمە ئەدا بانیە کرد ڕێزێکی لێ ئەنا سوپاسێکیە کرد بەڵام جێگەی داخە ئێمە نەمانبیستی چی بۆ بکرێ نەمانبیست هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیاوکاری بۆ کوڕە درێژ بکە ئیلا یەکێتی نابینایان نەبێت لە حەڤەی حەوت بانگی کرد و خەڵاتی ڕێزلێنان و پشتیوانی خۆی بەخشی بەم کوڕە و قسەمان لەگەڵ بەڕێوبەری پەروەردەی چەمچەماڵ کردووە و مدیرەکەی میوان بۆ لەلای ئێمە پشتیوانی خۆی دووپات کردوێتەوە بۆ ئەم بەڕێزە بەڵام ئەم بەڕێزە ویست و خواستی ئەوەیە لە ئینگلیزی 94 ویست و خواستی ئەوەیە لە ئینگلیزی وەربگیرێ بە خۆشحاڵیەوە قسەمان لەگەڵ ناوەندی وەرگرتنی خوێنکاران و بەڕێز مامۆستا توانا دکتۆر توانا کە عەمیدی کۆلێژی ئینگلیزیە لە چەمچەماڵ کردووە وعدیان داوە تەسیلات و کارێکی باش بکەن بۆ ڕێخستنی ژیانی ئەم بۆ ئەوەی لەو کۆلێژ نمرەکەی بەرزە لەوەیە بەبێ ئەوەی کە هاوکاریشی بکەن و زیاتر لە پێداویستی خۆی لە ڕووی نمرەوە لەو کۆلێژێک کە خۆی دەوێت بەڕستان ئاماژەتان پێکرد وەربژیرێت بەڵام بۆچی وەزارەتی پەروەردەکەلانی پەیوەندیدارە نهاتۆ بەدەم وها جۆرە کەسانێکەوە کە تواناکانیان لە سەروی توانای کەسانی ئاساین سەدان یاخود دەیان هەزار خوێندکار هەیە لەم سنوورەی بەڕێزدا ئاماژەت پێکرد لە سنووری چەمچەماڵ بەڵام نابیناک دەبێتە یەکەمی ئەم ناوچەیە هۆکاری کەمتەرخەمی وەزارەتی پەروەردەیەوە بۆچی دەژێرنەوە لەو حاڵەتانەدا وەڵی خۆ من نازانم ئینسان ناکرێ بڵێ ئاگایان لی نییە چکم لە شوێنێکی تر ئەو دەرەجەی بەدەست نێناوە لەژێر وەزارەتی پەروەردە ئەو دەرەجەی بەدەستێناوە بەڵێ من خۆم بۆ خۆم قسەم لەگەڵ بەڕێز مامۆستا جاهانگیر کردووە بەڕێوبەری گشتی پەروەردەی چەمچەماڵ دوێنێ ئەڵەم مدیری خۆی مدیری مەکتەبەکەی لەوێ بووە تەبیعی ئینسان بە پێی پلەبەندیش بێ مادەم مدیر عامەکەی زانیوێتی خۆوە بێ مدیر عامی مدیر عامەکەشی زانیوێتی زۆر باشە ئەمە شۆکارەکەی کەم تەرخەمیە بەتاکید زۆر باشە گوزەرانی نابینان لە ئێستادا بۆی کە سەرجەم سێکتەرەکان گفتوگوی لەسەر بکەین لە چه ئاستێکدایە چەنگاوێکتان ناوە بۆی کە لە ئازار و ناڕەحەتیەکانی بەگشتی خاوەن پێداویستە تایبەتەکان و بە تایبەت نابینان کەم بکەن وەکو ڕێکخراوەکەی خۆتان کە دوێنێ ساڵێتی دامەزراندنی بووە طبعاً جێگەی داخەلەوەتی قەیرانی دارایی دروست بووە من لە پێشوشدا وتومە ئێمە خەریکە مەهامی ڕێکخراوەیمان لەدەسەدەین مەهامی ڕێکخراوەیی چکومەم ڕێکخراوەی ئێمە ئامانجی هەیە یەکێک لەو ئامانجانە گەیشتنی نابینایە بە خوێندن و خوێنەواری و بەرزکردنەوەی ئاستی وشیاریان تێکەڵکردنەوەیان بە کۆمەلگا وەستان لەسەر پێی خۆیان و فێرکردنی کار و کردنەوەی خوڵ بۆیان بەڵام ئێستا ئەمانەی کە لە قەیرانی داراییەوەی کە ئەم حکوومەتە لەسەر ئەم چین و توێژەی دروست کردو جێگەی داخە
ئێمە ئەوەندەی نابینا بۆ لایەنی هاوکاری و پشتیوانیکردن لێی لەلایەنی مادی دێتە ئەوێ نایەتە ئەوێ داوای دەورات و خوڵ و فێربوونیشتمان لێ بکاتەوە جێگەی داخە بارودۆخێکی خراپ تێیکەوتوین وەزعێکی ناهەموار تێیکەوتوین ناخۆشە زۆر ناکرێت ئێمە ساڵ بۆ ئەو ساڵ بین بە زەکات و بە هاوکاری و بە پشتیوانی خەڵکانی سەرمایەدار و ئەو کەسانەی کە خۆیان بە دۆستی نابینا و خاوەن پێداویستی تایبەتە زانن ڕوو ئەکەنە ڕێکخراوەکە و زەکاتی خۆیانمان پێبەخشنێمەی بەخشین بە ئەوان ناکرێت بەمە بڵین ژیانیان کۆتا دێ ڕاستە لەوەچە لەو مانگە وەک چۆنە لە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت و خۆشیە بەڵێ خێر و بەرەکەت و خۆشیە لەو لایەنەی کە ئەوان باسی ئەەکەن بەڵام ئەی دوای ئەم مانگە و نابینایەکی پایانی 11 مانگ ئەمێنێت لە دوای مانگی ڕەمەزان ئەمە بارودۆخێکی دروست کردووە بۆ نابینایان کە لە بارودۆخێکی خراپدان عیلەیان عیلەیەکی ناڕەحەت و بێدارایی و بێ خواردنەوە بۆیە من ئێڵێم چەندین نابینامان هەیە چەندین نابینامان هەیە لە کرێچیا بووە لەبەر نەیانی کرێی خانوەکەی خاوەنی خانوەکەی دەری کردووە ئێستا کوڕاکە لە ماڵی باوکێتی کچەکەش لە ماڵی دایکێتی کاکا باش پێشتر ئاماژەتان بۆ کرد کە لە مانگی ڕەمەزاندا بڕێک ئەگەر زەکات بێت بۆ ڕێکخراوەکەتان بۆی کە بەسەر نابیناندا هاوبەشی بکەن بەڵام 11 مانگەکانی دیکە نابینایان و خاوەن پێداویستە تایبەتەکان حەقی خۆیەتی لەلایەن کۆمەڵگەوە بەر لەوەی کە لەلایەنی بەرپرسان و کەسانی پەیوەندیدار هاوکاری بکرێن ئێوە ساڵانە ئەم هاوکاریانە وەردەگرن بۆی کە دابەشی بکەن ئەمە بەستم زەکاتە ئێمە لە یەکێتی نابینایان هەردەم لە پەیوەندیداین لەگەڵ ئەو کەسانەی کە دەستی خێر و بەرەکەت و پشتیوانیان بۆ ڕێکخراوەکەمان درێژە هەردەم چکۆم ئەم نابینایانە ئەوە نییە عنی بڵێ حاڵەتێکە ڕوات تۆ چارەسەریەکەی چکمە حاڵەتی نەخۆشی تێکەوێ حاڵەتی کردنەوەی مەکتەب و ئەوە خوێندکارە کرێ هات و چۆ ئەوەی پێ نییە یعنی ژیان لە بەردەم ئەمان ناڕەحەتترە لە بەردەم وەکو لە بەردەم ساخ چکم ئەمان ئەوە نین بڵێ خۆیان بە پێ ئەڕۆنکاری خۆیانمان ڕاپەڕێنین ئێمە ئەبێت تەکسی بێتە بەردەرگاکە سەر بکەوی لە بەردەرگای مەکتەبەکە داد بەزێنێ ئەمەش بە مادەکرێ مادەیەکیشمانیە بۆ ئێمە ئەبێ دایمەن داوای پشتیوانی لەو خەڵکە بکەین وە چەندین نەخۆشی درێژخایەنمانەیە پارەی حەبی مانگانە لە کەسانی خێرخوا و خاوەن بە خۆزان زانیوە لە بەرابەر ئەم توێژە لە زۆربەی وڵاتاندا کە هاوبەش تەنانەت کە حکوومەت تووشی قەیران دەبێت دەوڵەمەندەکان و ئەوانەی چینی سەرمایهدارن تەنانەت لە ئاستی حکوومەتدا جاری وای هاوکاریان دەکەن لە هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان تاوەکو ئێستا قەزەی ویژدان تاڕادەیەک لە چاوەڵاتانی دیکە لە شوێن خۆی ماوە تا چەند دەوڵەمەندەکان و خواپێداوەکان هاوکاری ئەم چین و توێژەی کۆمەڵگە دەکەن کە بەڕاستی وەک بەڕێزت ئاماژەت پێکرد ئەگەر هاوکاریەکانی ئەوان نەبێت ئەوان لە ژیان پەکیان دەکەوێت لە پێش قەیران ئاگرێ بڵێم هاوکاری و پشتیوانی ئەو بەڕێزانە بۆ ئێمە زۆر زیاتر بووە بەڵام ئەوانەی کە ماونەتەوە لەگەڵمان لەم قەیرانەشدا بە پەنجەی دەست ئەشبێرێنەوانش کە کۆمەڵێک بەڕێز و خۆشەویستن کاردەم پشتیوان و پاڵپشتی ڕێکخراوەکەمان بوون وەک ڕێکخراوی قەیوان وەک بەڕێز جەمالی حاجی عەلیەوە هەر وەکو دۆستێکی لاتوە بەڕێز کاک کامەران کۆمپانیای گۆیژە کۆمەڵێکن لەو خۆشەویستانەی کە لەگەڵمان ماونەتەوە بەڕێزێک هەیە کە ناوی کاگاواتم کاگاواتە ماڵیاوە بە من یعنی زۆر بە ئەوێزانم مۆزەفە خۆی مۆزەفێکە بەڵام هاوکاری لە ئەوروپا لە خەڵکانی تر وەرەگرەی بەخشە بە ئێمەیدا بە دەرمان بۆ نەخۆشەکانمانەیدا بە پێداویستی بۆ پێداویستی خەڵکەکانمان وەکو سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستان کە ببوورە سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان داواکاری چییە لە سەرمایهداران ئەوانەی کە تاوەکو ئێستا وەکو دوور و نزیک ئاشنای ڕێکخراوەکەی ئێوە نەبوون وە نانزانیوە لەم بەرنامەیەدا بەڕێستان ئامۆژگاری و داواکاری بەڕێستان چییە بۆ ئەوان بۆی کە هاوکاریتان بکەن چووکە ئەولەوێتی ژیان لە بەڕێوەبردننی هەر ڕێکخراوێکدا ئەولەویەت لانی مادیە گەر ئێوە لانی مادیتان باشنەوێ بە تەکید ناتوان کار و چالاکەکانی خۆتان وەکو پێویست ئەنجام بدەن
لە ڕێگەی کەناڵی بەڕێستانەوە لە ڕێگەی ئەمین بەرە خۆشەویستی بەڕێستانەوە من لەسەر جەمهەرێمی کوردستان لە کفری هەتاوەکو ئەگاتەوە سلێمانی لە کەرکووک هەتاوەکو ئەگاتەوە سلێمانی و شارە زۆر من داوا و پشتیوانی و داواکاریمەوەیە لە کەسانی بەرپرس لە کەسانی خۆ بە خاوەنزان لە بەرامبەری ئەم چین و توێژە کە چوین و توێژی نابینایانە هاوکار بن پشتیوان بن چکم ئێمە لەسەر جەم قەزا و ناحیەکان لق و نووسینگەمانەیە لق و نووسینگەمانەیە و نابینایانەمان لەژێر چەترێک کۆ کردوێتەوە بەرپرسیارەتیان هەیە ئەم نابینایانە ئەتوانین لە منتیقەکانی خۆیان هاوکار بین بۆ دەستگرۆی و پشتیوانیکردن لیان چکم لە بارودۆخێکی خراپ داینوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە بیری لێ نەکردوێتەوە جێگەی داخە خاوەن پێداویستی تایبەت و نابینا بووە ینا ئەگەر بیری لێ بکردایەتەوە ئەبوو هیچ نەبێ ئێستەمانی 200,000 300,000 بواە هیچ نەبێ ئەبوو جێگەی نیشتەجێبوونی بۆ دابینکردنایە هیچ نەبوو ئەبوو خەستەخانەیەکی دروست بکردایە با ئەم نابینایانە بەبێ ئەوەی پارە سرف بکەن بەبێ ئەوەی ئەم ئەزێت و مەینەتە بکێشن ئەو دەرمانانەی کە لە دەرەوە هەیە و گرانە با لە خەسەخانەکە بواە بە بڕێک هەرزانتر بە سعرێکی ڕەمزی کاکە هیچ نەبێ بەو سعرەی کە لە مەدخەلەکان وەری ئەگرن ئەیهێنن لە سەیدەلیەکان بە دووقات و سێقاتەی فرۆشنەوە بە نابیناکە با بەو دووقات و سێقاتە نەفرۆشرێ با ئێمە مەدخەلێکمان بۆ دابینکەن بچین لەوێ عیلاجەکانی لێ بکڕین باتە ئێوە لە کڕینی عیلازدا وەکو هەوڵاتیش یاسایی مامەڵەتان لەگەڵ دەکرێت لە بنکە تەندروستی و لە ناوەندە تەندروستی بەتەئکید لە خەسەخانەکان نە خەسەخانەکانە چی پسوڵە بە بەلاشە چارەسەرت بە بەلاشە بەڵام کاتێک کە تۆ دکتۆرێ عیلاجەکەی لە بەردەست نییە بۆ تەنووسێ بۆ دەرەوە کابرای سەیدەلیە پارت لێ وەرەگرێ بەڵام خۆبوو مەدخەلێک هەبێهینی ئەو حکوومەتە خۆ چەندین مەدخەلیانەیە باەکێک لەو مەدخەلانە معنیکەن بە نابینایان و بە خاوەن پێداویستی تایبەت بچێت لەوێ عیلاج وەکو ڕێکخراوەکەتان هەوڵتان نەداوە لەگەڵ ئەم کەسە سەرمایەدارانە بە تایبەت ئەوانەی کە بازرگانی لە بواری دەرماندا دەکەن هەوڵێکی وا بدەن بۆی کە کۆمەڵێک مەدخەل ڕازی بکەن لە شار و قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستان بۆی کە نابینایان بە تایبەت لانی کەم خێریان لێوەرنەژیرە لە کاتی وەرگرتنی عیلاجەکانیاندا هەوڵماندا و لەگەڵ چەندێکی شیانە چەندی نیشانە پەیوەندیمان هەیە بەڵام خۆ ئەوانی سەرماگوزاریەکەن ئینسان کە سەرماگوزاری کرد سەرماگوزاری خۆتەزانی پیاکردنی پارە و بشێوی ژیانی خۆیەتی زۆر باشە ئەویش ناتوانێت دابینی بکا بە تەواوەتی مەگەر جارجارەوە هاوکار بوون پشتیوانیان لێ کردی با بچینە سەر پەیوەندی کۆمەڵاتی نابینایان لەگەڵ لە کاتی بەرێکەوتنیاندا لەگەڵ کۆمەڵگە بە تایبەت گیرگفتەکانی ئەواندا لە ڕووی کۆمەڵاتیەوە تاوکو ئێستا هەبووە لای ئێوە کەسێک کێشەی کۆمەڵاتی بۆ دروست ببێت لە کاتی هاوسەرگیریدا بۆ نمونە بیویست بێ لەگەڵ کەسانێک زەواج بکە کە وەکو پێویست لانی بەرامبەر بەدەم ئەوانەوە نەهات بن لەم حاڵەتانەدا ئاستی هۆشیاری هاوڵاتیانی دیکە چۆن بۆ بەرامبەر بەم جۆرە کەسانە واللهی ئەکرێ بڵم باش بووە ژیانی ژیان ئەگەر باسیکەین مقارنەیکەین بەنەوەکان و باشتاکان لە 180 بۆنەوەی باش بوو بەڵام جێگەی داخە ئێستەی شەرماوە ئێستەی شەرماوە من چەندین جار خۆم تێکەڵ بەو کەیسانە بووم قسەم تیا کردووە کە کوڕێکە حەز لە کچێکی نابیناکە حەزەکە بیهێنێ حەزەکە ئەوەی لەگەڵا بکە بەڵام ئایلەیان قایل نین یا کوڕێکە حەز لە کچێکی ساخەکە و کچەکەش پێ ڕازیە بەڵام ئەڵە من دایک و باوکم ڕازی نین بۆیە من وەهای ئەبینم بارودۆخی ژیان ئەبێ بەم چوونی ئەم چینە و چینی دواتر هەستەکەم گونجاوتر فراوانتر بیر لەم کەیسانەوە بیر لەم بابە کۆمەڵایەتی بکاتەوە لە بابی کۆمەڵایەتی بۆ دروستبوونی ژیان و دانیشتن لەگەڵیان و بەڵێ نابینا خۆی بۆ خۆی نابینا توێژێکە بە پێیەوەی کە چاوی نییە زوو تێکەڵبوون و ئەوەی هەیە لەگەڵ خەڵک گفتارێکی زۆر بەیان گفتارێکی شیرینیان هەیە من ناڵێم هەمویان ئەو گفتارە شیرینیان هەیە طبیعی چۆن گفتاری شیرینەیە گفتاری تریش هەیە گفتارێکی شیرینیان هەیە بۆ تێکەڵبوونیان لەگەڵ بەرامبەر بەڵام هەندێک جاری شێ تێنەگەیشتنی بەرامبەر بووە تەشتێکی ئەوە ناخۆش بوویان بۆ نمونە تۆ
لە توانا و تاقەی کەسێک تێناگەی بەڵام لە دوورەوە بڕیاری لەسەردا ئەڵێ ئەوە نابینێ کە نابینێ پێویست ناکاوە بکرێ بۆیە من داوای من ئەمەیە لە حکوومەت لەلایەنی سەرمایەدار و بەرپرس و ئەوەی کە شوێنی کاری هەیە تکا ئەەکەم بە نەبوونی چاوی نابیناکان تێمەکەون بانیانکەن قسەیان لەگەڵا بکەن هەڵسوکەوتیان وەربگرن لێزانی و توانە و تاقەیان وەربگرن چکم من لە ناویاندام و ئەوەی لە ناویاندا بێزانێت توانە و تاقی ئەمانە چۆنە ئەزانێت توانە و لێهاتووی ئەمانە چۆنە چەندین راپۆرتمان لەسەر کراوە راپۆرت لەسەر توانە و تاقە و لێهاتووی ئەمانە هەر دوێنێ ئێمە لە ئەو یادەی کە لە حەڤەی حەوت کراوەتەوە مۆزیکزان کە باشترین ئاسفی پیانۆیە هەمانە نابینایە گۆرانی بێژەکەمان نابینایە ئەوەی کە ئیشی مۆنتێری و مۆنتاژیەکە کە ئێسش لە ناو ساخە هەیە ئەوە نازانێ نابینایە ستۆدیۆیەکی دەنگیمان هەیە بۆ کردنە دەنگی کتێبەکان بە سیدی ئەوە چەند ساڵە لە 96ەوە ئەو ستۆدیۆیە دروست بووە لە یەکێتی نابینایان کوڕێک بە ناوی ئاوات بەرپرسیارەتی ئەوەی گرتووەتە ئەستۆ ئێستەیش باشترین مۆنتێر و مۆنتاژیەکات لەو ستۆدیۆیە و پێویستیشی بە هیچ کەسێکی ساغ نییە خۆی ئیشەکانی خۆی ڕاپەڕێن بێگومان توانە و بەهرەیەکی زۆریان هەیە نابینان هەروەکو لە سەرەتای بەرنامەکە من ئاماژەم پێکردوتم ئەوان کە هەستی بینینیان لێ سەندراوەتەوە بە تەکیل لە ناحەکانی دیکە و هەستێکی زیاتریان پێدراوە وەکو یەکێتەکەی خۆتان وەکو بەگشتی بۆ پێی کە بەرکەوتتان لەگەڵ نابینایان هەیە ئەم چین و توێژە ئەوان تا چەند لە هەڵسو کەوت و مامەڵەی هاوڵاتیان بەگشتی لە شوێنە گەشتیەکان ڕازین ئەوان تا چەند لە هاوکارەکانی هاوڵاتیانی ئاسایی ڕازین لە ناوەندەکان و لە شوێنە گشتیەکان بۆی کە هاوکاریان بکەن هاوڵاتیان لە ئێستادا ئاستی هۆشیاریان باشتر لە ساڵانی ڕابردوو بۆ بەرکەوترمان لە ناو خەڵک بۆ بەرکەوتنی نابیناکان لە کافتریا و شوێنە گشتی و دایرە و دەوایرەکان ئەکرێ بڵم لە 109 گۆڕانی بەسەرا هاتووە بەڵام خۆی سێژ لێرە و لەوێ دوانێک هەردەسەکەوێ بۆ نمونە لە بازاردا لە دام و دەستگایەکی حکومی حیزبی ئەمانە ئاستی نەفسیەتیانەوەندە نزم بێ بەرامبەر ئەم نابینایە خراپ بێ بەرامبەر ئەم خەڵم پێداویستە تایبەتە خراپ بەڵام ئەکرێ بڵین زۆر باش بووە ئەوەی کە من بەرکەوتنمەیە دایرە هەیە شوێنی تایبەت چەندین دایرە هەیە شوێنی تایبەت و مۆزەفی تایبەتی داناوە بۆ ڕاپەڕاندنی شوکاری نابینا بەڵام دایرەش هەیە ئەو بایەخی پێ نەداوە وەک مرۆڤێکی ئاسایی تەماشایەکە و لە سەرای وەسێنە و کارەکەی بۆ جێبەجێ لە شوێنە گشتەکان هاوڵاتیان چۆنە مامەڵایان شوێنە گشتیەکانم پێم وتی پارک و کاتی پەڕینەوە لە شوێنە جادە لە جادە و بان لە پەڕانەوە لەوە برا مرورەکان ئەگەر لە شوێنێک کابرایەکی مروری لێبێ هاوکارە سایدەکە وەسێنە بۆی پەڕیتەوە سوپاسیانەکەینە و کەسانەی کە لە جادەکانە نابینایە کە بینن لە شۆستێک وەساوە بە تەمای پەڕینەوەیە کەمێک لە ئیشەکەی خۆی دوا ئەخا نابیناکە گەێنێتە ئەو بەریجادەکە و اینجا ڕوا بەدەمیشی خۆیەوە ئەمانە جێگەی شانازین جێگەی ڕێسن بەڵام لە هەمان کاتە هەیشن ئەو کەسانەی کە بەمە نادەن بەڵام کەمترن ئەوە ڕێژەیەکی کە من ڕێژەکان کەم بۆتەوە سپاس لەخوا بەزیابێت سەبارەت بە ساڵانی نەوەتەکان هەر بە چاوێکی ترسەی دەکران ئێستا ئاستی و هۆشیاری هاوڵاتیانیش باشتر بووە بەڕێوەبەراتێک هەیە پێی دەوترێت بەڕێوەبەراتی گشتی کار و گەشەپێدانی کۆمەڵاتی کاکاو بەش ئەمە تا چەند ئەم بەڕێوەبەراتیە دەستبارگر و هاوکاری یەکێتەکەی ئێوە بووە یاخود بەگشتی هاوکاری نابینیان بۆ لە هەرێمی کوردستان ئێمە بەڕێوەبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی لە سلێمانی کە بەڕێز مامۆستا عومەر بەڕێوەبەرێتی جێگەی خۆشحاڵیە ئێمە هەردەمەم بەڕێوەبەرایەتیەوان بە ماڵێکی خۆمان زانیوە ئەوەی کە ئیشی ئێمە لەوێ بوو بێ یعنی مرتاح بووین چکو متمانە ئیشمان لەوێ و ڕناگیرە ئیشەکەماڵەتی هەیەپەڕەوە جێگەی خۆشحاڵیە من مامۆستا عومەر وەکو برادەرێ سەیرەکەین وەکو ئەوەیە سەیرەکەین کە کەسێکە و کەسی خۆمانە بێداوای پشتیوانی و پاڵپشتی لێ بکەین تەبیعی ئەمە ئەم ڕێکخراوە ئەم بەڕێوەبەرایەتیە جێگەی خۆشحاڵیە ئێمە چەندین نابینامان لەوێ کارەکەن یەکێک لەوانە نابینامانەیە لە بەشی
ئەوەیەتی دیە بەشی یاساکەیەتی نابینامان هەیە کراوە بە بەڕێوبەری سنتەری ئەنتەرنێت و کۆمپیوتەری برایل هەر لەسەر ئەم بەڕێوبەرایەتیە مۆزەفەوە پشتیوانی و پاڵپشتێکی باش ئەکرێت لەوێ بەڵام لەسەرەوەی ئەم بەڕێوبەرایەتیە شەلەلە بۆ نمونە وەزارەتەکە شەلەلە وەزارەتەکە کاری نەکردووە لە پێشوش و لە ئێستایشە وەزارەتەکە هیچ ئیبداعێک و داهێنانێکی نەبووە بۆ سەرژیانی نابینایان و خاوەن پێداویستە تایبەتەکان ئەگینا وەکو بەڕێوبەرایەتی گشتی لە سلێمانی ئەوەی ئێمە ڕوبەڕووی بووبینەوە ئەوەی ئیشی ئێمە لەوێ بوو بێ جێگەی خۆشحاڵی ڕانەگیراوە ڕاپەڕێنراوە بەڵام کە ئەچێتە سەرەوە لەسەرەوە زەحمەتترە باسی شتێکت کرد خەتی برایل ئەمە ئەم جۆرە خەتەچیەوە نابینان چۆن سوود لەم خەتە وەردەگرن و ئێوەکو یەکێ تێکەتان تا چەند برەوتان بەمەداوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری نابینان لە ڕێگەی خوێندنەوە لەم ڕێگەیەوە خەتی برایل لە ساڵانی سەدەی پێشوو لە فەڕەنسا کەسێک بە ناوی لویس برایل لە پاشەوەی چاوی لە دەزا بیری لێکردەوە نووسینێک دابنێ بۆ نابینایان کە ئەوان بتوانن خوێندنەوە و نووسینی پێ بکەنەوە بودای مێنا و ئێستش گەیشتووەتە لای ئێمە بەڵێ پەیمانگای ڕووناکی بۆ نەهێشتنی لە خوێندەواری نابینایان ئێستا پەیمانگای ڕووناکی و پەیمانگایە تاسەی سانەوی بە خەتی برایل لە خوێنێ ئەنووسێت و خوێنێتەوە ئەمە ئەگەر بێت و لەسەری بەردەوام بی ئەو پێداویستیە تایبەتانەی کە بۆ خەتی برایل بەکاردێن لە بەردەستی نابیناکابێ و فێر بکرێ بە جوانی هیچ کەسێکی هیچ فەرقێکی نابێت لەگەڵ کەسانی ئاسایی چکم ئێستا ئێمە هەمانە چەندین نابینامان هەیە ئیسار بۆ خۆی دوێنێ کچێکمان بە ناوی جوانە مستەفا دەرچووی ئەو پەیمانگایە و ئێستا لە بەشی ئینگلیزیە مەرحەلە سێ و بۆ مەرحەلە چوار دەرچووە بە سەرکەوتووی ئینشەڵڵا عەریف حەفلە بوو عەریف حەفلەیەکەی خۆی بۆ خەتی برایلە کرد یعنی گرنگیەکی زۆر باشیە ئێستەیش ئەو هەندێک دەرمان و ئەوە هەیە ئەو مەسعەدانەی کە لە شاراهەن و ئەوە بە خەتی برایل لەسەریشی نووسراوە بە خەتی برایل بەڵام سیر ئەەکەی هەندێک حاڵەتەیە پێداویستیە تایبەتەکان دەست ناکەوێت بۆ نمونەیەکێتی نابینایان لە نەوەکان لە سەردەستی چەند بەڕێزێک هەندێک تابعەی برایل هێنراوە تابعەی دەستی بۆ نووسینی ئەم برایلە لە پاش ئەوەی کە ئەم تابعیانە هێنراوەوە 2010 چەندین ساڵی بەسەر هاتووە تابعەکان کۆن بوون شکاون بەشی نوێکردنەوە نییە لێرە هیچ کەسێک نییە بەسەری بکاتەوە کە ئەمانە هەبوو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی معنی بێ بەم ئیشە تەقیمی بکا بۆ بەڕێوەبەرایەتیەکانی کاری لەسەر بکەن ئەمانە کۆ بکاتەوە تەسلیحیان کارڕێکیان کاتەوە نابیناکان دووبارە فێریەوە بکاتەوە بەڵام جێگەی داخە ئێمە شتەکەمان بۆ هاتووە ئەوەی کە هاتبێ بەکار هاتووە کە شکای تر حکوومەت نەیتوانیوە جارێکی ترەوەی بکاتەوە و ئەوەشی کە هاتووە خەڵکانی خێرخواز و دڵسۆزیان ناویانە لە ئەوروپا کاگەڵ بەش کۆتا قسەی بەڕێستان چییە لە 24مین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوەکەتان وەکو ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان ئامۆژگاری و وەسایەکانی بەڕێستان بۆ سەرمایەداران جارێکی دیکە دەمەوێت ئاماژان پێ بکەیوە بۆ هاوڵاتیان سەبارەت بە ئاستی هۆشاریان لە کاتی بەرێکەوتنیان لەگەڵ چینی توێژی نابینان بۆ هاوکاریکردنیان بەگشتی چ قسەیەکت ماوە بتەوێت بیکەی و نەتکرد بێت فەرموون سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێت تەبعەن 24 ساڵ خەبات و تێکۆشانی یەکێتی نابینایانی کوردستان تا ئاگاتە 2018 ناکرێت کەم ڕابگرین ئەبێ بە نرخ و بە چاوێکیەوە سەیری بکەین بە قورس سەیری بکەین چکوم ئەم ڕێکخراوە کاری زۆری کرد پشتیوانی زۆری کرد هاوکاری زۆر لە نابینایان و پشتیوانی لە نابینایان کرد هەر نەبێ ئەم ڕێکخراوە یەکێک لەو کارە گرنگانەی کە کردبێتی گۆڕینی ناوی کوێر بۆ بە نابیناکە ئەمە وشەیەکی زۆر ناشرینە جاران کە پیانە وترای کوێر زامارکەر بوو چکم باشە زانین ئەو کەسانە کوێرن کە چاڵە بین و خۆیانی تیەکەن ئەو کەسانە کوێرن کە خراپە بین و ئەچن ئەیکەن ناکرێت بە بێ چاو یا بە نابینا بڵێ کوێر لەبەرەوە پشتیوانیەکی باشی کردووە لە نابینایان و من هیوادارم لەم قەیرانی دارایی و بەزم و هەرایی سیاسیەی کە ئەم ئێمەی تێکەوتوین و بووەتە بەرداشێ بۆ هاڕینی ژیانی نابینایان
هیوادارم لە ساڵیادی 25 ساڵەی ڕێکخراوەکەدا ئەمانە هەل بوو بێ، ئەمانە نەما بێ، ئەمانە بوو بنە تۆز ڕۆیشت بن، ژیانێکی خۆش، ژیانێکی شایستە بە خاوەن پێداویستی تایبەت و تایبەتتر بە نابینا دروست بوو بێ و بەدەسهات بێ. و من سوپاسی سەرجەم ئەو لایەنە خێرخواز و پشتیوانانە ئەەکەم کە هاوکار و یارمەتیدەری نابینایان بوون. ناکرێ ئێستا ناویان بێنم چکم زۆر بوون، بەڵام حورمەتمەیە بۆ هەر هەمویان. سەرجەم کەسایەتی و کۆمپانیا و لایەنی بەرپرس سەبارەت بەم توێژە، بۆیە هیوادارم دەستیان لێبەرمەیەن چکم ئەم توێژە توێژەکەن زیاتر لە هەموو کەسێک پێویستیان بە هاوکاری و پشتیوانی ئێوەیە. دەستیان لێبەرمەیەن ڕووی خۆتان وەرمەگێڕن، ڕوومان تێبکەن، وەرنە سەردارماکەن، ئێمە دێنە دەرگاکانتان دەرگا دامەخەن. بۆیە دێمە دەرگایی هەر یەکێکتان بۆ پشتیوانیکردن لە نابینایان دێم. بە شەرمیشی نازانم دەجار بدەم لە دەرگای بەرپرسێ، دەجار بدەم لە دەرگای سەرمایەدارێ بۆ وەرگرتنی هاوکاریەکی کەمیش بێ، بەڵام ژیانی نابینایەکی پێ قوتار بکەم. شانازیە بۆ من نابینایە داوای پارچەیەک حەبی سەرئێشەم لێ بکە بۆ کڕینی پارچەیەک حەبی سەرێشە لە دەرگای دەسەیدە لێ بدەم بۆی بە بەلاش بۆی پیاکەم. شانازیە بۆ من بە شەرمی نازانم، بە عیبی نازانم. تکاکەم ئێوەش پشتیوان بن، خەڵکانی سەرمایەدار خاوەن بە ویژدان، خەڵکانی سەرمایەدار خاوەن بە خۆ بە خاوەنزان لە بەرامبەر ئەم توێژە. جارێکی تر سوپاس بۆ ئەو کەسانەی کە هاوکار بوون، پشتیوان بوون، یارمەتی دەریم ڕێکخراون. سوپاس بۆ کەناڵەکەتان، سوپاس بۆ بەڕێزە، سوپاس بۆ پشتیوانی بەڕێستان. زۆر بەڕێز هاوبەش نۆمان، سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان. سوپاس بۆ بەڕێستان کە میوانی ئەمەڵقەی بەرنامەی باسوخواز بوون. بەڕێزان بەم جۆرە کۆتایمانهێنا بە مەڵقەی بەرنامەی باسوخواز تا بێگەیشتنەوە لە بابەتێکی دیکە و باسوخواسێکی دیکە هەموو لایەکتان بەخوای میهرەبان دەسپێرین. کاتێکی خۆش بۆ گەشتلایەک.